ئێمە بەدوای 6 کەسی هەڵاتوو داین. هەڵاتوان لە ئەشرەفزادەگانی ڕوومی و لە ڕاوێژکارانی جەنابی دیوکلیتیانوسن کە بە ئیمپراتور و خوداکانی ڕووم خەیانەتیان کردووە. سزای هەڵاتوان مردنە و هەر کەس بەوان پەنا بدات و لەوان هەواڵێکی هەبێ و هیچ نەڵێ تووشی بەسەرهاتی ئەوان دەبێ. هەڵاتوان لە پەیڕەوانی دینی تازەن و خۆیان لە پەیڕەوانی پێغەمبەری ناسری دەزانن. ئەوان لە خوداکانی ئێمە کافر بوون و بە خاوەنشکۆ ئیمپراتور سوکایەتیان کردووە و کەسانێک کە لەوان هەواڵیان ببێت و لەگەڵ مەئمورانی ئێمەدا بۆ دۆزینەوەیان هاوکاری بکەن لەلایەن خاوەنشکۆ دیوکلیتیانوسەوە ڕێزیان لێدەگیردرێ و خەڵاتێکی گرانباییان پێدەدرێ. وابزانم ئەم نەوانم دیتووە. دیتوتە؟ ئەرێ منەوانم دیتووە. تێگە دیتوتە بیڵێ بڵێ تۆ وە دیارە دەتەوێت شتێک بڵێ. من؟ ئەرێ تۆ خاوەنشکۆ ماتیوس ئیزنی هاتنە ژووری دەوێ. بابێت. خاوەنشکۆ شۆنی هەڵاتوان مەندۆزیوەتەوە و هەرسا مەئموران خەریکی قۆڵبەستکرانی ئەوانن. ئێستا لەکوێ هەن؟ لە ئاوایەک بەناوی ڕەقیم لە نزیکی فلادلفیا. ئافرین ماتیۆس، دروستکەکەم ئامادە بکەن، من خۆم دەچمە ئەبێ. زۆر سەیرە. ئەنتۆنی زەوانی چۆن ناسیوە؟ ڕەنگە نەیان ناسی بەڵکو بە نێوێ بێنما لەگەڵیانە ڕۆیشتووە. بەڵام نا وابزانم ئانتۆنێسیش وەکو ئەوان بووە. من کە هیچ کات نەمدیتووە ئەو جارێ ناوی خوداکان ببات یان بۆ ئەوان قوربانی بکات. بە هەر حاڵ پیاوێکی خراپ نەبوو. چەند ساڵ کە شوانی ئەم ئەوەیە بوو خراپێکمان پێوە نەدی. بەو جۆرەکەوە دیارە تاوانیان زۆر قورسە و ئەگەر بیانگرێن ئەوان دەکوژن. دەوروبەری کێوەکە گەمارۆ بدەن، دەبێت ڕێگای هەڵاتمیان بە تەواوی ببەسترێت. خاوەنشکۆ کەسێکە هەڵاتوانی دیوە لێرەیە. دەی بڵێ بزانم چیت دیوە پیاو؟ ئەمڕۆ کە بنالی ئەنجلۆسۆ تێدەپەڕیم لەپڕ دیتم کە چەند کەس بە شێوەیەکی نائاسایی دەچوونە سەر. چەند کەس بوون؟ 5 یان 6 کەس. دروست نازانم، بەڵام دیتم کە غەریبن.
چۆن ئەوەندە دڵنیایی؟ ئێمە خەڵکی ئەم دەوروبەرە باش دەناسین خاوەنشکۆ. جلوبەرجی ئەوان شێوەی خەڵکی ئەمە نەبوو. زۆر بە ئاسانی زانیم کە خەڵکی ئەم دەوروبەرە نین، زانیم کە خەڵکی شارن. لە پێشدا ویستم کە دوای کەوم بزانم ئەوان چێن، بەڵام پاشیان پەشیمان بوومەوە. چۆن زانیت کە خەڵکی شارن؟ جلوبەرجی باش و گرانبایان دەبەردا بوو. من سەرنسوورما بوو کە ئەمانە لێرەدا چی دەکەن. داما بووم کە چی بکەم، بەڵام چونکو کارم بەسەریانەوە نەبوو بەجێم هێشتن. هەتاوەکو لە سەربازانی ئەوم بیست کە ئەمانە هەڵاتون. من دڵنیام ئەگەر ئەم پیاوە نەبوایە ئێوە بەم زوانە نەتان ئەتوانی کە ئەو هەڵاتوانە بدۆزنەوە. ئەم پیاوە شیاوی خەڵاتکردنە. سپاس دەکەم قوربان، سپاست دەکەم خاوەنشکۆ. ژۆلیۆس خێراکەن فەرمان بدەن تەواوی کێوەکە بە وەردی بپشکنن. با وەردی زووتر دەست پێ بکەن. بەڕێکەون بێگومان سەر دەکەوی. چەندە سەرباز دەبێ من پێم وانێ لێرە بن قوربان. من بە چاوانی خۆمەوە لەم لێرەتی. من زۆر هیوادارم، یعنی دەبێ هیوادار بین. ئەگەینا ئەوەی لەو خوارە دانیشتووە هەموومان دەکوژێ. بڕۆ. یعنی ئەوان قۆڵبەست دەکەن؟ خدا دەزانێ. چۆنە پێتان وایە کە هێشتا لێرەن؟ ئەگەر هات بێت نام چێوە ئێستا شان ڕەنگە لەم چێوەدا حەشارگەیەک ببێت. بەڵێ قوربان هەیە، لەم چێوەدا هەشکەوتێکی گەورە هەیە. تا هەشکەوت زۆری ماوە؟ نا نزیکە. دەی با بڕۆین. چۆن بزانین ئەم لادێیە دروستی دیبێ کە هێشتا لەوێ بن. هەلەم مەکەن، دەبێ کەمێک سەبر بکەین. جۆلیۆس تۆ دڵی هەڵاتووەکان ئالەوێدان؟ من دڵنیام خاوەنشکۆ. بە پێ قسەیان پیاوە ئەوان 5-6 کەس بوون.
بە جلوبەرگی گرانباییەوە وەجگە لەوان چ کەسێ دەتوانێت ببێت ڕێگەی هەڵاتنیان نییە